عجله لي بكن نقطه خوب بگیرن پشتامش یا اندرین ها بیتا گرده عجله پیش حرکت. ئەو جارە بەندێک دەڵێم پێکەم و کورتی ڕەوان لای منەوە دیاری بێ بۆ فەرماندە شێخ ڕەوان فەرماندە و ئاسایەتی تەنیا جوانە لە ئەوان هەدەفی خۆی دەپێچێ وەک فیشەکی نێو قەوان ئەیدا لە دڵی دوژمن هەر وەکو تیر و کەوان سینا حەزوونە یارە پاشان بەشانی ئەوان کاتێک خەڵک نووسونە کە لە شیرینی خەوان بێوچان و ماندوو بوون هەر لە ئەرکتان ئەوان نسکۆم شکست و دۆڕان دایم نامۆن بە ئەوان فەرماندە بوێرەکەم پاڵەوانە پاڵەوان فەرماندە بوێرەکەم پاڵەوانە پاڵەوان فەرماندەکەم شێخ ڕەوان بوێر و قارەمانی فەرماندە ئێژە و ئازا برای کاک نێچیربانی لە تۆدا کۆ بۆتەوە خەندە و شیرینی و جوانی لە ئازایی و زانایت هیچ کەس نییە گومانی بۆ شەڕ لەگەڵ دوژمنان خۆت پەنان و لێزانی لە جەنگدا خاوەن خیبرەی لە خۆتیە بەرخودانی ڕێگا و ڕێبازت دیارە خەمخۆری کوردستانی دوژمن خەدەمی دەشکێ تەنیا بە ناو وێنانی بۆ ئازادی وڵاتم پارێزەر و قەلغانی کوردستان دەپارێزێ بەوچەکەی کردیەشان ئێستا لە قەباتکردن بەردەوامە کاروانی بەردەوامە کاروان فەرماندەکەم شێخ ڕەوان پڕ سەروەری و شانازی دایم بە بەرزی دەفری لە چیای هەڵۆبازی ئێستا پایتەختی کوردان بە تۆ دەکە شانازی چالاک و نەرمونیانی خەڵک لە خۆت کرد ڕازی بۆ شەڕ لەگەڵ دوژمنە هەردا ئامادە سازی دوژمن لە بەرامبەرت سەر شۆڕە بەلاوازی لە ڕێچکەی بارزانیدا شانازیە ڕێبازی لە دەستی شەکاوەیە ئازادیە نیازی خەڵک زۆری خۆش دەوێی دەوەستن لە پێشوازی بەخێراتنت دەکەن بە سڵاوی سەربازی بەخێراتنت دەکەن بە سڵاوی سەربازی سەد سڵاو لە شێخ ڕەوان فەرماندە شیرینەکەم تۆ پەنجەیەکت پێشێ من لێرەوە شینەکەم وەسفی تۆم پێ ناکرێ سەدان توێژینەوەکەم ئەوەی تۆ وەگەش بینە من دڵە گەش بینەکەم فەرماندەم شێخ ڕەوانە تامابم لە شینەکەم دایم فەخرت پێ دەکات ئەو لێرە ڕەنگینەکەم فەرماندە پۆڵاو بەهێز ئازاو یەکەمینەکەم فەرماندەی پۆڵاو بەهێز ئازاو یەکەمینەکەم